آخ آخ داخ داخ أوف أوف أولي فيها چی لەکوێ؟ نازم بۆ چی بوو؟ ئەو چیەوە خۆ فۆقسانە؟ ئەو خۆفانە من بەگاڵتەیە ئەها کەسمان قەدری ئەو باوکەمان نازانی ئەو زەن چ فەیلسوفێ بوو چ شاعیر نووسێ بوو چ قسەزانێ بوو ئەوە قەدریمان نەزانی کایەکی لە فەلسەفانش نازانم شتیوام نەبیستۆ من باوکە فەلسەفە جا خۆ بیرێمە توێنەوە جا بۆ خۆتان ڕاگرم بیرێم بۆت باسکەم بەخوا ڕۆژێکیان دانیشتۆ لەگەم نازانی ویچی تۆ سەیریکە ئینسا وەربی لە چی بکەیتەوە وەرە چی بزانی ئەوی تەنشی گەورە ئەوی زیاترێک لێ لە بچووک وڵافەرم یانەوی چی تۆ لە هەمووی مهمترە ئەوی ماسی چای ناتوشێنی تۆ وەرە ئینسان تۆ وەرە ئینسان تۆ دیقەتی چی بێ چای ماسی ئەخ چای ماسیەوە نابێ تۆ سێ دیقەتی چی بێ تێگەی ڕۆژێکیانە لەگەڵ یا بەساوم هاتن هەڵا گەیشە بەردەمی ئێمە باوکم ڕایگرت بەخوا گەڕا کە ئەمەی خڕ و خەپان و شتی شاز بوو تێگەی دەستی خستە سەروتی ئاوم بۆ داگرێت ئای بەبلە ئەو قسانەوە چی ئەو قساناکەی؟ ئەرە ماڵتان باقون نەجێ بە غەڵەتێن خۆمە بەسم ئافرەت نییە مە بەسم شووتیە باوکم زۆر حەزی لە شووتی بوو تێگەی دایما شووتیە کڕوی هێنا بیرتانە زۆر شارەزایی لە شووتی ئەتە حەزی لە شووتی شووتیەکە بۆ داگرێت شووتێ سوورم نەخواردۆ لە ماڵە بە حیسێتم یەکدانی کردن نایژەرمە کاکە نایژەمە ئەخدا ناتوانن هەموو جارە ئەویت هەر ئەڕۆیت و نایگەیتێ من تەمام بە ئافرەت یەگەشتم مزایمە بەسی ژن وشتی وە چی بێ باشە سێبەری خۆی تۆ سەیریکە کورنجا یەکشتی تر لە هەمووی مهمتر ئەمە دوعاکەم جارە خۆم بیرم نەکەوێتەوە چکە بیرم گەۆ تێکەچم ئەوی چی باشە ئەوی بە سارەوە سەرعی بڕێ بۆ ئازمار زۆر لەو زووترەکی کە بە پێڕووی تۆ وەرە ئینسان یەکشتان بابم خۆ باوکم حەکیم بوو نەبابە نای عوسمان بوو بەسمە حەکیم بوو هەغە قسە جوانانەی باوکم نا بە ئاوی ئاڵتون بنووسرێتەوە بە دیوارە هەڵواسبێ کورە دەلاچ وەڵا باوی زەراویش بنووسرێتەوە گوناحە ئەوە کە قسەیە ئەوە کەی فەلسەفەیە وەڵا تەنکی گەورە ئاو زیاترەگرێ لە تەنکی بچووک ماسی لە ئاوا چاوە نوقێنێ بە سارە خێراترەگەیتە ئەزمەر کورە دەلاچ بابە دەلا ئەخە تۆ نایزانین تۆ ئەمە تیانی ئەوە هەموو شتە بەڵێ وەڵا زۆر شتە ئای باوکە گیان ئای باوکە بیرتانەکە چین بۆ سەیرانەکە ئەلیونا جۆم لێ بوو یەک شعری جوانی وت بەسەر نارینە کۆ نەخۆشەویستەکەی تێگەی ئای باوکە گیان تا بە ئارامی دانیشتون و بە قاچاق هاتینەوە ماڵەکە هەر تۆمان نەقسە ئەوە تا دانیشتون و لە شەق و زلەکانی تۆمان کەمە هەر تۆم نەقسە ئەوە تا بە ئارامی دانیشتون و بێتاقەتی بەڵام لە درۆفشەکانی بەکرمان نەقسە وراسێ تەلەفۆنەکە هەڵی نەگری هەڵی مەگرە ئەر تۆ ماڵە هەر بە قسی مرۆ قساگەی دەوڵا هەڵی مەگرە دەخستەوە هەڵی مەگرە باشە بواکەن دەبا بزانین باوکم چی لێ هاتووە چی لێ هاتووە هیچی لێ نهاتووە ئەی بچێ باوکم عیبیە بەخوا قەتی چی لێ نایە